ل 2011 پێوە هەفتەی شوباتێ بۆ ئاکنجیên باژارê Silêmaniyê rojeke asayî nîne. Hêza Emnî li cadeyan hatîne belavkirin û rêgiriyê li kenalan têkirin ku wêne û vîdyoyan tomar bikin û mayikên wan jî tên bêdengkirin. Rê bi civînên nerazîbûn û nerazatiya xelkî jî naye dayîn. Hevawayê salên borî îsal jî rêw awayên emnî li berderê Seraw hemberî baxê giştî û cadeya Salim girtibûne ber. بەڕیارمە دابچینە بەدەگی سەراو کە ئەوێ شوێنی حەدەسەکەی لێ حەدەسەکە ڕوویدا بوو بەڵام بەداخەوە کە ئێمە ڕۆژین لە هێزێکی زۆری هێزە ئەمنیەکان بە جلوبەرگی سەربازی و مەدەنیەوە چواردەوری سەرایان گرتبوو وەکو بڵی سەرام عسکەرێکی عسکەری سەربازی گەورەیە لێوێ نان هێشت تەنانەت هاوڵاتی چۆ لێ تەلەفۆنەکان لێ وەرگرتووە نان هێشت تەلەفۆن کرا وەرها دوایی لەگەڵ زۆرینی برادرانە کە ڕاگەرنەکانی بەڕێزشان هاتوونەت ئەوێ بە زمانێکی زەبرقسانە گەڵاکردنیان هێشت و هەر لە ئۆتۆمبیلەکان دابەزن. Li goristana girê Seywan û li ser gorê wan gencên ku di bûyerên hevdeyê Şubatê û rojên piştre canê xwe ji dest dan, îro jî malbatên qurbaniyan heman axiftinên yadên berê dûbare kirin. Serjin û daxwaz ji desalatdaran kirin bikujên kurên wan bên desteserkirin û werin dadgehkirin. ئەم خەڵکی کە لەم وڵاتە ئەژی داوای حکومافی خۆیکە ئەوێ بە ئازادی بژی ئەوێ مافەکانی خۆی دەربڕێ ئەوێ قەڵمە ئازادەکان نەشکێنێ بەڵام دەسەڵاتێکی کە مستەوای نیە و مووقیفی نییە ئەوێ بە زۆری چەکەکانی بە توانایی هێزەکانی خەڵکی کوردستان سەرکوت بکە دەنگە ناڕازایەکان کە بکە قەڵمە ئازادەکان بشکێنێ ئەمەش لە هەج وڵاتێکی ئەم سەرزەویەدا جێی نەبووتەوە جێشی نابێتەوە. بیرکردنەوە ئێمڕۆ بەبیانی خەمان لێ نەکەوتۆ کە لەیەکێنەوە کە بیرەکەینەوە و بە هیچی خۆڕایە کوڕێ من فەوتا و هەڕەفیقەکانی هەروە و هەزارانی وەکو ئەوی. Hejmareke gencan jî ku navê xwe naye bereya xelek. Rê bi wan nehate dayîn ku li berderê Seraw li ciyê xwe nîşandanên hevdeyê Şubatê yadaştekê bixwînin. Bi neçarî li kafteriyayekê da ew yadaş xwandin û biryar dan di salvegera serhildanê xwenîşandaneke cemawerî encam bidin. بەداخەوە ئەوەی ئەنجامە خیانەت و شەڕ و کوشتار و تیرۆرە ئەوەی مێژووە لە کەدارکردنی ئەخلاق و هەڕاجکردنی خاک و بێڕێزیکردنە بە کەلتور و زمانی کوردی ئەوەی ژیانە برسیکردن و چەوسانەوە و چینایەتی و ناڵاندنە بەدەست خراپی خزمەتگوزاریەکان ئاوها بڕوات خەڵک ڕاپەڕینی دووەمی لا دەبێتە بژاردە ئەمەش ماف و ئەرکە. هەر چاوە بە salvegera îsal jî hevawayê salên borî bi bêdengî û bi bêyî encamdana civînên nerazîbûnê derbas bûn. Kesukarên qurbaniyan jî li ser gorên kurên xwe û kesên nizîkên xwe fatîha xwandin û vegeriyane malên xwe.